بەڵێ بەردەوامین گەنجێکی کورت داهێنانێکی نوێ لە بواری تەکنەلۆژیاکان. پرۆژەی ساڵنامەی دیجیتاڵی کوردی یەکێکە لەو پرۆژانەی کە لە بواری تەکنەلۆژیا توانێتی زۆر بەشێکی زۆری گرفتەکان چارەسەر بکات، بەتایبەت ئەو کەسانەی کە ئۆفیسەکانی کۆمپیوتەر بەکارێنین. بە سوپاسەوە لە ستۆدیۆ بەڕێز تیشکۆ سەلاح کۆیم لەگەڵایە کە خاوەنی پرۆژەکەیە. کاک تیشکۆ بەخێر بێ. سپاس دەکەم. سپاس، زۆر سپاس. زۆر سپاس. کاک تیشکۆ ساڵنامەی دیجیتاڵی کوردیە و جلی بەرگی کوردیشت پۆشیوە. ماڵێ بە دڵنیاییەوە. من پیرۆز بایلیەکەم. زۆر سپاس دەکەم. منیش زۆر خۆشحاڵم کە بەشدار بوومە لەو پرۆژەی کە سوودی دەبێت بۆ هەموو کۆمەڵگای کوردی و بە تایبەتی بۆ چاپخانەکان و دام و دەستگا فەرمیەکان بە تایبەتی. سەرەتا دەمێ ئەوی باس بکەم بیرۆکەی ساڵنامەی دیجیتاڵی کوردی لەوە دروست بوو کە وەکو هەموو کوردێکی دڵسۆز و پەرۆش بۆ پاراستنی کولتور و ساڵنامەگەری کوردی ویستم بە فۆرمێکی نوێەوە بە دیجیتاڵی بکەم. بۆیە ئامرازێکم داهێنا کە نەک سوودی هەبێ بۆ کۆمەلگاکەمان و بەڵکو شانازی بکەن وەکو کوردێک، وەکو چکە ئێمەش وەکو کورد هیچمان کەمتر نییە لە کولتور و نەتەوەکانی تر. بەڵێ کاک تیشکۆ، ئەم پرۆژەی تۆ جیاوازی چییە لە چاو پرۆژەکانی تر کە لە بواری تەکنەلۆژیا کراوە؟ ئەم پرۆژەی ساڵنامەی دیجیتاڵی کوردی ئامرازێکی گشتگیرە کە بۆ بەکارهێنەران بۆ دەست کراوە. ئەم پرۆژەیە بە هەردوو زاراوەی سۆرانی و کرمانجی بەردەستە. کرمانجەکەی بە نووسینی لاتینی و ئەلگۆریتمەکە لەسەر چەند سەرچاوێکی باوەڕ پێکراو، لەوانە کتێبی ساڵنامەی ئەکادیمیای کوردی لە نووسینی پرۆفیسۆر دکتۆر وریا عومەر ئەمین کە لێرە ڕێزوسڵام هەیە لەبۆی. هەروەها کۆمەڵێک سەرچاوی تر کە لە ویکیپیدیا وەرمگرتوونە و ساڵنامەی دیجیتاڵی کوردی لە ئێستادا پشتگیری لە گشت بەرنامەکانی ئۆفیس دەکات، لەوانە وۆردە، ئێکزڵە، پاوەرپۆینتە، هەروەها ڤیزیۆیە، مایکرۆسۆفت پرۆجێکتە، ئاوتلوکە و هەموو ئەوانەی تر کە ئێستاکە ناوم هێنان و هەروەها پشتگیری بە کارپێکەری ویندۆز 7 دەکات تاکو ویندۆز 11. بەڵێ کاک تیشکۆ، چەند ساڵە سەرقاڵی ئەو پرۆژەی یاخود چی پاڵی پێوانەی هۆکار چی بوو کە تۆ ئەم پرۆژەیە بەجێبگەێنیت؟ پاڵنەری من بۆ ئەم پرۆژەیە ئەوە بوو کە سەرەتا لە خەمخۆری و نەبوونی ئامرازێک بۆ بەکارهێنەری کورد کە لە بەرنامەکانی مایکرۆسۆفت ئۆفیس کار دەکەن کە وا بکە ئاسانکاریەکی زۆر بکە بۆ ئەم بەکارهێنەرانە و بتوانێت ئەو بۆشایی کە لە ئێستادا لە جیهانی دیجیتاڵیدا هەیە لەگەڵ کولتوری کوردی پڕ بکاتەوە. بەڵێ کاک تیشکۆ، تایبەتمەندیە سەرەکیەکانی ساڵنامەی دیجیتاڵی کوردی چییە؟ بەڵێ تایبەتمەندیە سەرەکیەکانی یەک لەوانە دەتوانێت بەیەک کلیک ڕێکەوتی کوردی لە هەر بەرنامەکانی ئۆفیس بەیەک کلیک ڕێکەوتی کوردی بۆ دروستەکە. ئەوە یەک لە تایبەتمەندێکی تر کە دەتوانی لەسەر ڕێکەوتی زاینی ساڵنامەی کوردیت بداتێ، واتە تۆ ڕێکەوتەکە هەڵە بژێری دەبڵ کلیک لەسەر ڕێکەوتەکە دەکەی، ڕاستەخۆ ساڵنامەی کوردی دەداتێ. و یەکێک لە تایبەتمەندە گرنگەکان ئەوەیە کە ڕێکەوتی خودکارانەیە، واتە ڕێکەوتی کوردی بوویتە ڕێکەوتەکی خودکار. لەگەڵ کردنەوەی دۆکۆمنتەکە ڕاستەخۆ ڕێکەوتەکە نوێ دەبێتەوە. ئەمەش زۆر سوودی هەیە بۆ دام و دەستگا فەرمیەکان کە وا دەکات کە دوور بێن لە ڕوودانی هەڵا یان بە هەڵە نووسین و زۆرێک لە دام و دەستگا فەرمیەکانیش یان زۆر جار هەیە ناینووسن لە نەبوونی غیابی ئەو ئامرازەیە کە ئێستا ئاماژەم پێدا. و هەروەها یەک لە تایبەتمەندیەکان کە لە بەرنامەی ئەگزڵ هەیەی وەکو تایبەتمەندێکی لاوەچی دەیناسێنم، ئەویش کردنی ژمارە بە نووسین. واتە تۆ ژمارەکە دەنووسی، بۆ نمونە 1 2 3 بەس بە نووسین دەنووسی. ئەمەش یارمەتیدەرێکی زۆر بۆوانە دەبێت کە لە کارگێڕی و لە بانکەکان و هەروەها قوتابخانەکان زۆر جار نمرە هەیە
نقطەیەک لا ئەڤرەیان زیاد دەکرێت ئیتر ئەمە ئەنجامەکە دەگۆڕێ بەس ئەگە بنووسین بی دڵنیا دەبیەوە کە ئەم ژمارە ئەمەیە. یەکێکیش لە تایبەتمەندی گرنگەکان ئەوەیە کە دەتوانێت خۆی بگونجێنێ لەگەڵ مایکرۆسۆفت ئاکسس کە بۆ داتابیس بەکاردێ و هەموو ئەو پرۆگرامانەی کە بە دۆت هەڵبەت کار ئاسانێکی ترە ئەمەش کار ئاسانێکی ترە دەتوانین لە داتابیسەکان بەکاری بینین ینی لە غیابی نەبوونی ئەم پرۆگرامە کە چەندان ساڵە ئەمە کە لەناو ژیانی دیجیتاڵی دەژێن ئەمەی وا کردووە کە ڕێکەوتی کوردی بە جۆرێک کە ناڵم پشتگوێ خوراوە بەڵام نەکرێ یان پشت بە زاینی ببەسترێ. بەڵێ کاکتیشکۆ باسی ئەوەت کرد کە دام و دەستگاکانی دەوڵەت سوودێکی زۆر لە ساڵنامەی دیجیتاڵی کوردیە بینن. ئەی هاوڵاتیان بەگشتی چۆن دەستیان بەم پرۆژەی تۆ بگات چۆن سوودی لێبینن؟ بەڵێ لە ئێستادا پرۆژەکە بە پرۆژەیەکی کراوەیە لە پیجی فەرمی ئەگەر لە گوگل یان لە بینگ سێرچ بنووسرن کوردیش دیجیتال کالێندەر گیت هەب لە پیجێکی فەرمی هەیە لەم پیجە دەتوانی بە کلیکێک بەرنمەکە داونلۆد بکەیت وە هەروەها دەمێ ئاماژە بۆش بدەم دامەزرێنەرێکی زیرەکی هەیە واتە بە دووسێ کلیک دەتوانی بەرنمەکە ڕاستەوخۆ ئەو بەرنامانی ئۆفیس تۆ دەتەوێت دایبەزێنێت سەر پرۆگرامەکانی ئۆفیس. بەڵێ کاکتیشکۆ تا چەند ئەم پرۆژەی تۆ زمان و کللتوری کوردیە پارێزێت؟ سەرەتا وەکو پاراستن زۆر گرینگە وەکو هەروەک ئاماژەم پێدا لە بۆ چاپخانەکان مێژوو نووسان ئەوانەی کە لە ئەو پرۆگرامانەی کە داتابیس ئێستا بەکار دێنرێن ئەمەش سەرمایەکی گرینگە بۆ ژێرخانی کللتوری کوردی و ساڵنامەگەری کوردی. بەڵێ کاکتیشکۆ لە نەبوونی بەرنمەیەکی گشتگیر پرۆژەی ساڵنامەی دیجیتاڵی کوردی تا چەند بۆ بەکارهێنەرانی کۆمپیوتەر ئاسانە بێت؟ وەکو ئاسانی هەروەک ئاماژەم پێدا دەتوانی بەیەک کلیک ڕێکەوتی کوردی دروست بکەیت و هەروەها بیرم چوو یەک لە تایبەتمەندی هەرە گرنگەکان دەتوانێت ساڵنامەی بگورە ڕێکەوتی کوردی بگۆڕیتە سەر ڕێکەوتی زاینی کۆچی ئەلقوڕا بە پێچەوانەشەوە و بە پاڵپشتی کۆمەڵێک فۆرماتی پژگیری کراوە فۆرماتی پژگیری کراوە واتە ئەو پێکهاتێکە ساڵنامەکەی بدەتێت بە ژمارە بینوسی یان بنووسین بینوسی و پژگیری هەموو جۆرە ناوی کوردیش دەکا چکە لە مانگەکانی کوردی کۆمەڵێک ناوی جیاوازمان هەیە لە هەر ناوچە و ناوێکی پێ دەگوترێت من ئەو ناوانم هەموو کۆ کردوێتەوە و لەسەر چاوەکان دەستم خستونە و ناساندومە بە ئەلگۆریتمەکە و دەیناسێتەوە و دەیگۆڕێتە سەر ڕێکەوتی زاینی ڕێکەوتی زاینیش بە هەمان شێوە. بەڵێ کاکتیشکۆ بەنیاز نیت بە هاوکاری لایەنە پەیوەندیدارەکان ئەم پرۆژێت فراوانتر بکەی بۆ ئەوەی لە داهاتوودا سەرجەم چین و توێژەکان سوودی لێبین و بە ئاسانی هاوڵاتیان بتوانن ئەم ساڵنامەی دیجیتاڵی کوردیە بەکاربێنن؟ بە دڵنیاییەوە لە ئێستادا بە دوای بژاردەی گونجاندنی پلاتفۆرمەکانی کە دەگەڕم و دەستیشم پێ کردووە بەڵام بۆ بەرزکردنەوەی ئاستێکی بەرزتر ئەم پرۆژەیە پێویستە کۆمەلگا بێت لایەنی حکومی و لایەنە پەیوەندیدارەکان بێ بەم بابەتەوە بتوانێت پاڵپشتیم بکەن لە پرۆژەکە چ بە پاڵپشتی دارایی بی یاخود خودی پرۆژەکە بی بەشدار بن تێدا و داوا لە هەموو گەشە پێداران دەکەم کە پرۆگرام دەکەن کاری پرۆگرام دەکەن بێن بەشدار بن و ئەم پرۆژەیە گەورەتر بکەن بۆی بەکارهێنەری کورت چیتر نەچێت بەم لا و بەولا ئیتر لە ڕێڕەوەی ڕاستەقینەکەی خۆی لایدا تاکو بە هەموو ئەو ئامرازانەی کە پێوەستن بە کولتور و ساڵنامەگەری کوردی بەکاری بێنن. باشە کاکتیشکۆ تا چەند بەشەکانی کۆمپیوتەر لە زاکۆ و پەیمانگاکان سوودمەندە بن لە ساڵنامەی دیجیتاڵی کوردی؟ بەدڵنیایە زۆر سوودمەندە بن چکە هەموو دامەزراوەک هەموو زانکۆیە کە پێویستی وایە کە ئەم ڕێکەوتە بنووسرێ لەسەر پەڕا فەرمیەکانیاندا و ئەمەش دوور دەبێت لە هەڵە و کەم و کورتی یان بە جۆرێ بڵێن ساڵنامەی ڕێکەوتی کوردی دەبێت بە ڕێکەوتێکی سەرەکی پێشتر هەر ڕێکەوتی زاینی بەکارهێنای واتایانی پشتگویان دەخست یان نیان دەزانی ئیتر
ئەمە بەلاوەندرا بوو لە نەبوونی غیابی ئەم پرۆگرامەدا. بەڵێ کاک تیشکۆ من دو پرسیاردا ڕاستەکەم پلانی داهاتوو جیاواز لە ساڵنامەی دیجیتاڵی کوردی چیە؟ هەر بەنیازیت ئەم پرۆژەیە پەرە پێبێ یاخود چەند پرۆژەیەکی ترت هەیە و بەنیازی لە داهاتووە جێبەجێ بکەیت؟ وەکو پلانی داهاتوو هەروەک وتم لە ئێستادا هەوڵ دەدەم ئەم پرۆگرامەکە درێژ بکەمەوە بۆ پلاتفۆرمەکانی کارپێکەری ماک و هەروەها بتوانم لەسەر وێب دایمەزرێم و وەکو ئێستا کە هەموو کەسێک مۆبایلی هەیە بتوانم پرۆگرامێک دروستکەم بۆ ئەم ڕێکەوتە کوردیە و دەمێشتەچیش ئاماژە پێ بدەم لە ئێستادا مایکرۆسۆفت پشتگیری ڕۆژمێری کوردی ناکە لەبەرەوەی ئەلگۆریتمەکەی نازانرێ لەسەر چ بنەمایەک لە ئێستا و ئەلگۆریتمە هەیە دەتوانی هەوڵ بدەین لەگەڵ مایکرۆسۆفت بتوانین ئەم ئەلگۆریتمە بیخێنە ناو کارپێکەرەکانی سیستمی کارپێکەرەکانیەوە تاوەکو لە هەموو مۆبایل و ئەپلیکیشن و کۆمپانیا زەبەلاحەکانی بواری مۆبایل بەردەست بێ. بەڵێ کاکتیشکۆ من پەشیمان بوومەوە پرسیارێکی کەشم هەیە تا چەند گرنگە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان هاوکاری ئەو جۆرە پرۆژانە بکەن هەڵبەت پرۆژەی تۆ یاخود پرۆژەی ئەو گەنجانی تریشکە بە هەمان شێوە داهێنانەکەن لە بواری تەکنۆلۆژیا بێت یاخود هەر بوارێکی تر بێت. وەکو پاڵپشتی هەروەک وتم ئەم زۆر لەوانەیە گەشە پێدەری یەکتریشمان هەبێ بەڵام دەرفەتی ویان نەبووە کە پرۆژەکانیان بناسێنن یاخود دەبێ ئێمە لایەنی پەیوەندیدارمان هەبێ تاوەکو پشتگیری و پاڵپشتی ئەم گەنجانە بکە. بەڕاستی ئەمڕۆکە لە سەردەمێک دەژین هەمووی بوو بە مۆبایل و کۆمپیوتەرەوە ئیتر ئەگەر تۆ لەگەڵی نەبێ دوا ئەکەویت ئەم دواکەوتنەش کە زەرەری دەبێ بۆ کولتور و زمان و ساڵنامەگەری. بەڵێ ئەی گرنگ نییە پرۆژانە بە جیهانی بناسێنین دەرەوەی هەرێمی کوردستان لە ئێستادا وەکو هەروەک وتم لە پەڕەی فەرمی گیتهەب لە هەموو کەسێک دەتوانێت ئەم پرۆژەیە داونلۆد بکە و دای بەزێنێ بەردەست هەموو کەسێکە و بە خۆڕاییشە تەنها ئەوەیە کە کارەکان بەڕاستی زۆرن پێویستە لایەنێکی پەیوەندیدار پشتگیریمان بکەوتاوەکو بتوانین ئەم پرۆژێ بەرزتر بکەینەوە و تاوەکو هەموو پێداویستی بەکارهێنەری کورد پڕکەینەوە. بەڕێز تیشکۆ سەلاح کۆیی سوپاس ڕاستەخۆ لە سودۆ لەگەڵمان بوویت سەرکەوتوو بیت.